بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە قەدەغەکردنی مافی کارکردنی ئافرەتان لە ئەفغانستان کە بڕیارەکە لەلایەن تالیبانەوە ئەگەر بێت و پۆشینی حیجاب پەیڕەو نەکەن گفتوگۆ لەگەڵ بەڕێز هوریا قەرەداغی شارەزا لە کاروباری ئەفغانستان لە دەکەین کە لە شاری زۆتەرمێر لە هۆڵنداوە لەگەڵمان دەبێت کاگوریا سلااوت لێبێت ئەم بڕیارەی تالیبان ناڕزایی نێودەوڵەتی لێکەوتەوە ئەم پێناخۆشبوونەی کۆمەڵگەی نێودەوڵەتی تەنیا لە چوارچێوەی ئیدانە دەمێنێتەوە یاخود هەنگاوی کردەی دەنێن ئەم کاتێەوە باش کاتی بینارانم باش وا دیارە لەو ڕۆژۆ کە تالیبان هاتە سەر حکم لە ئۆگستی پارساڵ تاکوستۆ کۆمەلگای کە سەدای هەیە کۆمەلگای نەتەوەی گرتوەکان زۆر پابند بن بەوەی کە حکومەتی تالیبان گۆڕانکاریەکە کرێت و مافی ژنان و ئەخاتە پێشەوە لەسەر ئاجەندەیە و لە پێشێکیە ئەو کاریان کرد بەڵالوەدوایەوە نەختە گەڕانە دواوە و ئەو بڵێنیانیان کەدا لە گفتوگۆکی لەگەڵ حکومەتی ئەمریکا و لەگەڵ حزوری دەوڵەتی قەتەر لە دۆحا پاشێکێشەکەنەوە ڕۆژ بە ڕۆژ پاشێکێشەکەنەوە و بەتەمان شەریعەی ئیسلامی 100% جێبەجێ بکرێت و ئەوەش جێگەی نیگەرانیە بە تایبەتی لەلایەن حکومەتی ئەمریکا و لەلایەن هەندێک وڵاتە عەرەبیەکان کە زۆر هەوڵیاندا کە تالیبان دەختێ نەرمی نیشان بدات بەرامبەر ئەمە سالانەیە. باشە ینی پرسیارەکە ئەوە بوو کۆمەڵگەی نێودەوڵەتی هەر لە چوارچێوەی ئیدانە دەمێنێتەوە یاخود هەنگاوی کردەی دەنێت چی دەکات لە بەرامبەر ئەم بڕیارەی تالیبان؟ خۆی دوو ڕێگا هەیە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی یەکێکی ئەوەیە کە فشارێک بێنێتە سەریانە ئەوەیە کە یارمەتی ڕابوەستێنێت لە سەریانە و ڕێگایکی کەش ئەوەیە گفتوگۆی دیپلۆماسی یعنی دیپلۆماسی 100% بەس کەناڵی دیپلۆماسی بکاتەوە لەگەڵ تالیبان دابنێشێ و هەوڵ بدا لەگەڵیانە بە گفتوگۆ ئەم کێشانە چارەسەر بکرێ. ئەوەی دووەم کۆمەلگای نێودەوڵەتیەکە نایەنەوێ ئەوەی یەکەمیش تالیبان ڕۆژ بە ڕۆژ وەزعی ئابووریان زۆر خراپە و ئەو پارانەی کە حکومەتی ئەفغانستان لە ئەمریکا هەمووی لە بەنکەکانە نایدات بە ئەفغانستانە ئەمانیش یانەوێ فشارێک بێن لەسەر کۆمەلگای دەوڵەتی ئەم چەکە بەکارهێنن ئەمە حەقیقەتت بێت تالیبان باشە زانێت ئەمە چێکێکە بەکارهێنێت تاکو فشار زیاتر بێنێتە سەر کۆمەلگای نێودەوڵەتی کە زوو یارمەتی بدرێ و فریان بکەون چکە وەسی اقتصادیان زۆر خراپە ئەو پارەی کە هەیەانە ئێستا لە فرۆشتنی هیرۆین دەستیانەکە حکومەتی تالیبان دەوری تقریبا 12 ملیارد دۆلاریان بۆیە ساڵانە لە فرۆشتنی هیرۆین جگەلەوەش هەندێک کاروباری تجارەت شێ لەگەڵ پاکستان و لەگەڵ چینە هەر ئەوەیان هەیە ئەوە بەش ناکە یعنی بۆ کۆمەلگایەکی 40 میلیۆنی وڵاتێکی وا هەژار کە هیچ شتێکی نییە هەر ئەوەیە چاوەڕێ کات کە دەستێکیان بۆ درێژ بکەن یارمەتیان بدەن. باشە جا کۆمەلگەی نێودەوڵەتی ئەمە دەکات ئەگەر لە کاتێکدا نیگەرانی خۆی دەردەبڕێت ئیدانەی ئەم بڕیارەی تالیبان دەکات وی کە بڕیاری قەدەغەکردنی کاری ئافرەتان لەدام و دەستگا غێر حکومیەکان کردووە لە بەرامبەردا هاوکاریەکانی بۆ ئەفغانستان دەنێرێت یان بۆ تالیبان دەنێرێت؟ خۆی لە زمانی تالیبان لە تاکو 2001 من ساڵێک لە ئەفغانستان بووم دووسێ حکومەت هەبوو یارمەتی حکومەتی تالیبانیانەدا لە 2001 من بەخۆم لەوێ بوو یارمەتی لە سەفارەتی ئەمریکاوە لە سوید و لە دانمارک ئاهات جگەلەوە تەنها دوو وڵات اعترافیان کردبوو بە حکومەتی تالیبان ئەو وەختە سعودی و ئیمارات بوو یارمەتیانەدا بەڵام ئێستا ئەو وڵاتانەی کە سەر بە شەریعە بوون نەختە ئەوانش خۆیان کێشتەوە لە شەریعە وە سعودیە بۆتە وڵاتێکی کراوە ئیمارات وڵاتێکی کراوەیە دوورە بنەوە ڕۆژ بە ڕۆژ لە شەریعەت ئەو یارمەتیە نەماڵە وڵاتە عەرەبیەکان ئێستا ئەوەی کە ئەیانەوێ ئێستا یارمەتی ئەیانەوێت لە ئەمریکا یارمەتیان بدرێ لە نەتەوەی گرتوەکان یارمەتیان بدرێ ئەوانش مەرجی خۆیان باشە با رووسیا بخێنن ناو بابەتەکەەوە رووسیا یارمەتیان نادات یاخود داوای یارمەتی لە رووسیا ناکەن ئەفغانستان
داوای یارمەتیان لە رووسیا نەکردەوە و رووسیاش ناکات چکە رووسیا خۆشی ئەترسێت دەوری 100 ملیۆن مسلمانی هەیە و بە جنوبی رووسیا ئەو 5 وڵاتە ئاسیای ناوڕاست ئەوانە زۆر خەتەرە بۆیان تاالبان نزیکیان بۆتەوە رووسیا لەو شتە مەترسی هەیە بەڵام لە هەمان کاتەوە دەرگای کردوتەوە بۆ تاالبان یعنی یارمەتی کیوانە چکە تاجیکستان و ئوزبەکستان لەگەڵ تورکمەنستان مەرزیان هەیە لەگەڵ ئەفغانستانە ئەوە جێ مەترسیە بۆیان بڕوا ناکەم ڕێگە ڕووس بدەن ئەو مەرزە بەکاربێنێن بۆ یارمەتیان. بەڵێ بەڕێز سووریا قەرەداغی شارەزا لە کاروباری ئەفغانستان لە شاری ڕۆتەرمێسی هۆڵەندا و لەگەڵمان بووی ماندوو نەبی.